خۆشحاڵم لێرە لە فستیڤاڵی تام بۆ خۆشخوانی ئەو فستیڤاڵێکە لێرە چەندین شێفی بەناوبانگ و دیار خواردن و شیرینیەکان و خواردنەوەکان ئاماداکەن و لێرە خەڵکانێکی زۆر سەردانی ئێراکەن بۆ ئەوەی ئەو خواردنانە هەم تاقی بکەن و هەم چێژی لێ بین و هەمیش بەشداری بکەن. دیارە فستیڤالەکە بۆ خۆی قەرەباڵغێکی زۆری بەخۆیەوە بینیوە، هەروەکو چۆن شاری سلێمانی هەمیشە پێشوازی لەو فستیڤالانە کردووە تا بتوانێت ئەم گەرم و گوڕی چالاکیانە دروست بکات لە نێو شارەکەیە. من قساکەم لەسەر فستیڤالەکە لەگەڵ سیروان ئەڕۆین وردە وردە بۆی قسەی بکەین لەسەر فستیڤالەکەەوە، هەروەها چەند کەسێکیش بدوێنم لێرە کە بۆ خۆیان ڕۆژانە سەرقاڵی کارەکانی خۆیانن بۆ ئەوەی بتوانن پێداویستیەکانی خۆیان هەم ساخیکەنەوەم خەڵکانیش بچن چێژ ببینن لە ئەوەی کە حەزیان لێتی و خواردنێک کە حەزیان لێتی تاقی بکەنەوە. ئەچمە ئەم شیرینیە. سڵاوتان لێبێت. بەخێر بە ناخواست سپاس دەکەم. ئێوە چی ئامادەکەن لێرە؟ شیرینی بەعامۆڵە. بەڵێ. شیرینەکان خۆتان ئامادەیەکەن یان حازرەوەی هەنن لێرە؟ هەمووی خۆم ئامادەیەکەم ڕۆڵە. هەمی خۆت ئامادەی؟ ڕۆڵە. زۆر باشە. چۆن سەرقاڵە بی پێوی هەر لێرە یەکسەر ئامادەیەکیان لە ماڵەوە حازرکاری دووە کرد؟ نەوەڵا هەموو ڕۆژێ بەیانیان هەڵ ئەستم ئەیکەم پێشەوەی بم بۆ ئێرە و ئەیهێنم لێرە عەرزیەکەم و ئەیەم بە خەڵک. ئاستی بەشداری خەڵک چۆنە لێرە؟ وڵا لەخوا بەزیابێ زۆر باشە ئەیبینیە بەڵێ. زۆر باشە. تا چەندم جۆرە فستیڤاڵانە بۆ ئێوە گرنگە هەمووەکو ناو و هەمووەکو ناساندنی ئەو کەرستانی کە دروستیەکەن بۆ ئێوە باشە؟ وڵای من وەکو شخصی خۆم چکە لە ماڵەوە ئیش ئەەکەم و پێیجەکەم ئەوە نابێ پێیجێکی دام ناوە خەڵک زۆر لێرەوە زۆر باشی ینی هەم فۆڵۆم بۆ ئەکەن ئەم حەزم کرد بۆیە بەشداریکەم لەبەرەوەی خەڵک زیاتر بمناسێت شیرینەکان تاقیکاتەوە لەبەر ئەوە زۆر ینی ئەم فستیڤاڵانم زۆر زۆر پێ باشە. بۆ نمونە حەزەکەی ئەمە چەندێک جارێک ئەم فستیڤاڵانە بکرێت؟ وڵا مانگی جارێک زۆر باشە. بۆ ئێوە باشە. ئەبینن خۆشەویستان ئەمە بۆ ئەوانی بۆ ئەو کەسانی کە لە ماڵی شۆکارەکەن و تەنها پەیجێکیانەیە ئێرە دەرگایشی کراوە بۆ بۆیان تا بتوانن کەلوپەلەکانی خۆیان نمایش بکەن بە هیوای کاری باشتر و لە داهاتوە بتوانین کاری باش دەکەم. زۆر سپاس دەکەم بەخێر بەنیاخوا. سپاس بۆ تۆ، سپاس بۆ بەشداریکردنت. ئەمە یەکێکە لەوانەی کە فستیڤاڵەکە سوودی هەبوو بۆ ئەو گەنجانەی کە کارەکەن لە سەرەوەی شوێنێکیان نییە کەرەستەکانی تیا بڵاو بکەنەوە یان خستنە ڕوێ بکەن بۆ کەرەستەکانیان ئەوتە لێرە بۆتە دەرفەتێک تا بتوانن کاری لەسەرکەن. نەچمە لای ئەم دوو خانمە ئەوانیش لێرە قاوەخانێکی بچووکیان دروست کردووە بۆ خۆیان و لێرەوە نمایشێکەن و قسێکەکەم لەگەڵ ئەوانیشە. چۆنن سڵاوتان لێبێت؟ کاتە باشتر بەخێر بێت. زۆر سپاس. ئێوە چی دروستەکەن لێرە بە تایبەت؟ بە تایبەت قاوە ئیشیەکەمی ئێمە قاوەیە. ئێمە قاوە دروست ئەەکەین براندێکی میسرەوەی کەم جارە هێنامانە تا عێراق ئیش لەسەر ئەوە ئەەکەین و خەڵکیش زۆر بەدڵێتی تا ئێستا. قاوەیە ئەوەیە یان چی ترە جیاوازەکەی چییە؟ نەخێر بێجگەلەوە چامان هەیە ئاو شیرینیەکانمان هەیە و حەڵوای کوردیشمان هەیە. بەڵێ حەڵای کوردیشمان هەیە. ئێوە پێشتر شوێنی خۆتان هەیە یان ئەم فستیڤاڵە دەرفەتێ بۆ ئێوە بێنە ئێرە؟ ئەم فستیڤاڵە دەرفەتێکی زۆر باش بوو ئێمە چونکە ئێمە پلانەکەمان وا بوو کە بە ئۆنلاین ئیش بکەین. قاوە شتێکە خەڵک تا تامی بکات باشترە بۆ ئەم فستیڤاڵە دەرفەتێکی زۆر باش بوو بۆ خەڵک و بۆ ئێمەش کە تامی قاوەکان بکەن و دوای ئەوە داوای بکەن و بیکڕن. قاوەشت زۆر بڵاو بۆ تۆ یەکێگەڵێ ئەمە قەزوان و یەکێگەڵێ ئەمە شتێکەوە ئەمە تەر هەرێک و تامی و شتێکیان لێەوە ئێوە ئەمانە هەمی بەکارێنن یان چی زۆرتر بەکارهێنرێت؟ بەڵێ ئەوانەی ئێمە سیانزە نوعی هەیە قاوەکەی ئێمە قاوی ئەو هەموو تامەکانیەتی قاوەی سەوز هەیە قاوەی تورکی بە 6 جۆر هەیە قاوەی عەرەبی هەیە قاوەی کەرەمێل چۆکلت تامەکانی زۆر زۆرن. من ئەم هاوکارم سیروان قاوەیەکی بۆ ئامادە کردم دوێنێ دارەبەن بنێشتە تاڵ شتێکشی لەو بابەتە بوو ئەمە هەیە ئێستا ینی خەڵک؟ بەڵێ بیستمانەکە فرۆشە بەڵام لای ئێمە نییە ئەو شتە لای ئێمە نییە نەخێر چکەنە کووتمانە براندەکەمان میسریە بۆی ئەوەی تیانی ئەوە کوردیە حتمەن.
ئاستی بەشداریکردنی خەڵک بۆ ئێوە چۆنە تا چەند ینی حەز بە تاقیکردنەوەی قاوەکانەکەن و ینی ێنە لای ئێوە بۆ ساختکردنەوەی ئەو کەرستانی کە هەتانە زۆر باشە و دەموچایی دووبارە زۆرە بینین وەکو ئێمڕۆ کە سێم ڕۆژە دەموچایی دووبارەت یا بە عیلەی یەنەوانە کێکەم ڕۆژ و دۆم ڕۆژ بەشداریان کردووە ئەم ڕۆژ ئەیان بینینەوە یا دوێنێ هاتون ئەم ڕۆژ ئەیان بینینەوە ئەوە یعنی نیشانێکی زۆر زۆر باشە بۆ فستیڤالەکە حەزەکەن بەردەوام بێن فستیڤالانە ینی ساڵانە بکرێت چۆن بکرێ ئەکیید بکرێت بەڕای من بکرێت بە وەرزی زۆر باشە هەر بکرێ بە دایمی شتێکی زۆر زۆر باشە بۆ خەڵک چونکە شوێنەکان بچوو کراونەتەوە خەڵک دەتوانێت چەند شتێتان بکە قاوەیە بخوا چایە بخوا شیرینی بخوا و نانێ بخوایانی شتەکەش بش دائیمیش بێ خەڵک تەسەوڕەکەم پێشوازێکی چاکی دەکەم بە هیوای کاری باش و هەمیشە ئاوا دەرفەت هەبێ بۆی بتوانن کەلوپەلەکانی ساخ بکەنەوە وەکو ئاماژەم پێگر خۆشەویستان فستیڤالەکە بۆتە دەرفەتێک بۆەوەی ئەو کەسانەی کە شوێنیان نییە کەرەستەکانیان نمایش بکەن دێنە ئێرە لێرە کەرەستەکانیان نمایش کردو خەڵکیش زۆر زۆری بەدڵ بووە بۆیە جێگای خۆشحاڵی بووە لەلام ئەچمەم دوکانە کە قەرەباڵخێشی زۆری لەسرە خەڵکێکی زۆر لێرە وەستاون با بزانین ئەم دوکانە چیتە سڵاو لێ بێم کاتەوە باش سەرچاو بەخێمە یاخوا زۆر سپاس دەکەم ئێوە چیتان هەیە لەم دوکانە یعنی خەریکی چین نمایشێک ئێمە ئایتمەیەکە زۆر خەڵک داوای لەسرە بەبڵتیە کە درنگێکی تازێ لە کوردستانە ئێمە هێنامان تقریبا حومانگی کە بێ هەمانە ئێستا هێناوانە بۆ ئێرە بە فڵیبەری جیاواز دامانناوە بە شیرینیشمانەیە لە عینە کاتە ئایستی ملکشەیک لەگەڵ سمودی خۆتان شوێنی خۆتانە یان لە فستیڤالەکە ئێوە باشتر لە بەختیاریە لای محەدی بەختیاریەوە باشە تا چەندم فستیڤالە دەرفەتە بۆ ناسانی ئێوەی زیاتر و بەشداریکردنی خەڵک لە بەرهەمەکانیەوە زۆر شتێکی باشە لەبەریکە هەستەکەم کەسی جۆرا جۆریت ئێستاوانی کە بڵێ خواناتن کەسێکی دیاریکراو بوون بەس ئێستا خەڵکی تازەیە هەستەکەم کە یە بۆ لامان شێفیان ئەگەر تۆش بێ بۆلام با قسێکیش لەگەڵ تۆ یاکەم چۆنی ئەمێ پرسیاریەوەکەم ئەمانە خۆتان دروستی ئەکەن یان کەرەستەکان حازرن و بەڵام کەرەستەکان تا ڕادێک حازرن بەڵام ئەوەی کە خۆمان دروستیەکەین ئایسەکەیەتی بەڵام باقێکی حازریە چۆنەڵی شتێک نییە کەوا خۆت بتوانین دروستی بکەیت بینم خەڵکێکی زۆر یێنێ لای ئێوە تاقیەکەنەوە هۆکاری چییە ئەمەوە خەڵک زۆر حەزی لێ تەبعا نەگەڕێتەوە بۆی کەوا شتەکەمان زۆر جیاوازە گەر بگەڕی لە ناو سلێمانی ئێمە خۆمان یەکەم شوێن بووین کەوا ئەم شتەمان هەبوو و لە ناو فێستیڤالەکەشە حالیان هەر خۆشمانین کە بەبڵتیمان هەیە لەبەرەوە خەڵک ئێوە شتێکی جیاوازە تاقی بکاتەوە بزانن چۆنە و حەزیان لێ بێت و بەخێر تا چەند فستیڤالەکە دەرگایکی باش و کراوە بۆ ئێوە کە نمایشی کەلوپەلەکانتانی پێ طبعا فستیڤالیاوە دەفەتێکی زۆر باشە بۆ خاوەن بزنسەکان بۆی بەرهەمەکانی خۆیان بناسێنن و بۆ بژانەوەی بازاڕ بەعام زۆربەی شوێنەکان خەڵک نێزانی کەەوە هەربوونیان هەیە بەڵام شوێنە شوێنێکی ئامە خەڵک هەمووی کێت ئەیان بینێت ئەزانێ بەرهەمەکانیان چییە بۆی دواتر ئەتوانن سەردانیان بکەنەوە بەرهەمەکانی خۆت بە تەواوی ئەناسێنی بە خەڵک و دەرفەتێکی باشە بۆ خەڵک بۆوانی نەوسن کەوا بێن تاقی بکەنەوە چکە هەموو نەوع خواردن و خواردنەوە و شتی لێیە خۆش سەرکەوتو بن بە کاری باشتر سپاس بۆیەوە من هەر لەگەڵتانە بم لەبەرەوەی ئاماژەم پێکرد کە ئێرە قەرەباڵخێکی زۆر هەیە بۆی خەڵک سەردانیم شوێن ناکەن منە چمە ئێرە ئەمە دوکانێکە خۆشەویستان دوو خانمی جوان لە ناوەوە هەر بە گەرمی لەوێ خەریکی سوورکردنەوەی شفتە و گۆشتەکانن بۆ ئەوی هەلێ ئامادەیکەن و بێن بۆ خەڵکە وەکو برانتێک بۆ خۆیان و خەڵکیش زۆر ڕویان تێکە ئەچمە لایەن بۆی قسەیشان لەگەڵا بکەم ئالێرە چینە ناوە بە یارمەتی سیروان بم خواحافیستان بێ بەچی ئازاین دەستڕەنگی خواردوتە؟ بەڵێ من بەڕاستی دوو میهنەی جوانی هەیە ئەفۆشت لە دەما ئەوە سوێلە خان خانمێکی زۆر دەزڕەنگینە تاوان خەڵکی هەڵەبجەی شەهیدە باوکیشی شەهیدە
دوو جۆر دەزرەنگینیە دەزرەنگینی خواردن دروستەکە ئێستا خواردمان بەڕاستی زۆر بەتامەوە لە هەمان کاتە دەزرەنگینی ئیشی دەستیشی هەیە خەیاتی و متومور و جوان دروستەکە من دەشجی یەکەم ئیشەڵا هیوادارم سەرکەوتوو بێ و بەردەوام بێ لەو ئیشە دەستی تۆش خۆش بێ سپاس بۆ تۆ سپاس بۆ هەشداریکردنتان سڵاوتان لێبێ سەر چاوەکانم چۆنن شکر باشن یەک ڕێگەمکی من بێمە ئێرەوە بۆی ئێوەیشی خۆشتان بکەن و قسەشتان لەگەڵا بکەم شفتە شەخۆم ئێستا چۆنی چۆنی تۆ چۆنی باش بەخێر سپاس دەکەم مەمنون ئەمە هەرێکسەر لێرە ئامادەیەکەیت و سووریەکەیتەوە خۆشە باڵە شفتەکە کە خۆی بەگەرمی حتا برنجی سپی ئەوانش کردین بە تۆزێ ڕۆنەکە گەرم بێت ڕۆنی تازەم تێکردووە کە ڕەش بێ لایە بەم لەبەرەوەی کە بەگەرمی شفتەکە جوانترەوە گرەوەی کە بکەیە بە سەریایکا و تێکەڵی بەس شتەکانی کە لە ماڵەوە ئەکەم بەڵێ بریانی پگە سۆڵ ئێستا قسە لەگەڵاکەمەوە بە لەگەڵم خانمەشە پرسیارە بکەم تۆ چی لەگەڵاکەی لەگەڵ شێفە وڵایی من شفتەکەی لەگەڵ سوورەکەم و یارمەتیم هەرەونە یارمەتی بڵێ ئەو نەبووی بە شێف لەوە فێر نەبوویە وڵا خۆی شێفێکی زۆر بەتوانایە و خانمێکی زۆر دەزڕەنگین و لێ هاتووە لە خواردنە هەم لە ئیشی دەستە هەم لە متومورووە هەم لە شتدادورینە هیوای سەرکەوتنی بۆ خوازین زۆر بۆ جارێ ئێستامەوە سەربازکردنی شفتەکە لە ئیشی کاری دەستیا چی ئەەکەی زۆر ئیشی پولەکە دادورین و متومور و با بڵێن ئەو شتانەکەم کڵاو لەسەر دەسووری کۆن شتە کللتوریەکان حەزەکەم کە هەمووی کللتوری کورد بەڕاستی دائمە زیندوو بێ زیینویانەکەیتەوە زۆر بە لەوێ شوێنی خۆت دێ یان هەر لە ماڵەوە لە ماڵەوەڵە باڵێرەوەڵە ئەم فستیڤالانە گرنگە بۆ ئێوە بۆی بێن بەشداری بکەم بناسرێنەوە کەلوپەلەکانیشتان ببینرێن من وەکەوەی کە ئێستا لێرەوە سوپاسی کورسات و ئەم ستافەی کە لێرن بەڕاستی ڕێزم هەیە بۆیان زۆر دڵخۆشم بۆی کە ئەو خەڵقا ئەبینم و کە ئاشنای من بوون ئەوە زۆر گرنگی هەیە بۆ من بابێمەوە سەر شفتەکە و ئەمە جگە لە قیمەکە چی تری تێکەڵاوەکەی وەکوتر چکا بۆ وازان بەپی دەستوری هەر شوێن ئەگۆڕێوانە ڕاستی بێ قەت دەست ناگۆڕم لە ئیشە چونکە بەڕاستی ئەوەی کە بۆ خۆم شتی باشە بێ بۆ خەڵقیش بمەوێ ئەمە هەر کەرە و زات تەرخۆنی وشکی لەگەڵ نعنای وشکە لەگەڵ گۆشتی با بڵێن جۆرەکە و لەبەی مەڕی تێکەڵەکەم ئیتر تێکەڵێکم لەگەڵ بەهارات زیرە ئەو شتانە کە تێکەڵێکەکەم و ئاردیشی تۆزێتەوەم بۆ خۆگرتنی شفتەکە خەڵک ئەبینم باشیان سەردانتانەکەن تا چەند ئەمە مای خۆشحاڵیە بۆ ئێوە کە خەڵگیان و سەردانی ئەم خواردنوشتانن دەکەن و تاقیەکەنەوە دیارە هەموو ئینسانێک کە بە بەرزە بێتە کە گەورە ئەبێ بەڕاستی بۆ خەڵقە بە ڕێزەوەی کە بەرزە بێتەوە سەر بەرزە بێ من زۆر دڵم خۆشە کە ئەو خەڵقەکە هاتوونەتە ئێرە بەڕاستی بە تایبەتەوەی لە ئەوروپایا بە تایبەتە ئەو مناڵانەی کە فێری گەس خواردن و شتی دەرۆ پیتزا ئەوانە بوون لێرە کە بینین ئەمە هەیە پێم خۆشە کە مناڵ سەر لە نوێ بگەڕێتەوە جاران لەو تەکنۆلۆژیای کە ئێستا هەیە کە هەموو کەسی یعنی بڵێن گرەیاوە لە ماڵە و ڕەبتی کردوون بە ئەتەرنێت و بۆ شتانەوە لێرە ئەمە شتێکی زۆر باشە کارێکی گرنگە بەڕاستی کە کراوە پرسیارەکەم تا چەند گرنگی بە ڕێکاری تەندروستیە ینی پاک و خاوێنی هەرچەنە بینیم زۆر بە جوانی بە ڕێکوپێکی شتەکانی شداناوە وەڵاهی من بەڕاستی لە هەموو شتێکە بەڕاستی منتەزەمم نامێ هیچ شتێک وەکو ئەرزم کردی خۆم حەسم لە پاک و تەمیزی هەر خواردنەکە مەطلب نییە و کە بیەم بە کەسەکان حتا سەیری پێشی با بڵێن ئەم کابینەیە بکەن ئەم شوێنە بکەن ئیتیمامی تەواوم ماوەتێ بەڕاستی بەت لە ڕێی پاک و تەمیزیە بەم جۆرە ئەیکەم بۆی نزیکیشی نەکەوتمەوە لەبەرەوەی کە نەشتێکی دەستی خراپی شتێکی ناوی ئەبڵێ خۆش بە سەرکەوتوی بە هیوای کاری باشتر و لەش ساخ بێ دوو ئیشەڵڵا دەستەکانە خۆش بێ زۆر سپاس وەکو بینیتان خۆشەویستان لێرە خەرەباڵقێکی زۆریەوە خەڵکێکی زۆر سەردانی ئێراکەن و ئەمانیش لێرە و خواردنەکان ئامادەکەن و ئەیەن بۆ خەڵکە هەر بە گەرمی چۆن بینیتان شێف خەریکی کارەکانێتی ڕاستە خۆی خەنە ئێرەوە لێرەش ئەوە خەڵک دێن و خەڵکانی ترانی کە نهاتوون بێن سەردان بکەنەوەی کە هاتوون دیارە چێژیان لێ بینی و چەند جایتە سەردانەکەنەوە من بڕگەکەم لێرە کۆتایی پێێنم مەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارم دەروون بۆ درێژە پێدان لە پرۆگرامی کورسات مەگەزین.